هەنار ڕۆژ بە ڕۆژ خۆشترە بێ ئیسا تۆزێکی ماوە بەس خراپ نییە. لە هەفتەی هەشتەمی هەفتە بازاڕی کشتتوگاڵی هەڵەبجەتدا کە ماوەی 2 مانگە بەردەوامی هەیە. ئێستا بەشێکی لەم هەفتەیەدا بەشێکی زۆری هەفتە بازارەکە بە هەناردا پۆشراوە. چیتر لەمە لاوەرزی هەنارە و خاوەن باخەکان هەنارەکانیان دەهێنە هەفتە بازارەکە. دەچمە لای یەکێک لە فرۆشیارەکان کاک ڕاستگۆسڵاوە لێبێ هەنارەکە و هیچ کوێیە چۆنە چ جۆرێکە؟ وەڵا هەنارەکەمانی دەلێنە هەنارێکی جوان و بەناوبانگە جۆرەکەیشی ساڵەخانیە. ئێستا خۆش بووە مێ خۆش بۆ یا هێشتا تر؟ هەنار ڕۆژ بە ڕۆژ خۆشترە بێ ئیسا تۆزێکی ماوە بەس خراپ نییە. ماشەڵەن ئەبێ هەنار بارانێک لێیدا ئینجا خۆشە بێ ڕاستە شتا ئەوە کاتی زوو بوو بەس ئیسا گۆڕاوە عیبی نییە کێشەی نییە. کیلۆی بەچەنە؟ هەنارەکە بە پێ جۆرە گەورەکەیان کیلۆ بە 1.5 بە هەزارە. دڵنیای لە هەنارەکەی خۆکە شتێکی چاگە؟ دەرەجەیەکە عیبی نییە بەسەر چاوەکانە. ئەوەشە خۆشمان پێ نییە بەزی تر چی بکەن هەنارێکی جوانە ماشەڵڵا تامیەکیشی بکەن. ئەمساڵ هەنار بەعام باشە لە هەڵەبجەیە ئاوی پێویستی خواردۆتەوە؟ وەڵا هەنار بە سەبەبی وشکە ساڵەکەی وەکو ساڵانی تر باش نییە. جۆری ئەمریکیش بڕێکی زۆری وشک بووە لە دەشتەکانە بە سەبەبی زەقموشت. هەموو هەفتەیەک لێرەی بەڕێزە؟ هەفتانە لێرەین بەڵێ هەتا ئەم شوێنە کراوێ هەفتانە لێرە. باقی خۆتیان بەکرێ و شتە گرتووە؟ وەڵی ئەمە بڵێن کڕیومانە بەس خۆشمان باخمان هەیە بڵێ بەڵێ بەڵێ. ئەوەی خۆشتان پێگەیوە یان ماوێت هێشتا؟ خۆمان فرۆشراوە بەڵێ. یاخوا بە خێر بێن سەر چا حرمەتان هەیە.